پشکنینەکان ئەوان پیشان دەدەن کە لەسەر گوچیلەی ڕاستی گرەیەک هەیە، ڕاستە گرەیەکە زۆر گەورە نیە بەڵام قوڵە و زۆر نزیکە لە خوێنبەری گورچیلەوە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، نەشتەرگەری ئەم ڕۆمان خاتوونێکی تەمەن 67 ساڵە کە ماوەی چەند مانگێکە بەدەست ئازاری گورچیلەی ڕاستیەوە ئەناڵێنێ. پشکنینەکان ئەوان پیشان دەدەن کە لەسەر گوچیلەی ڕاستی گرەیەک هەیە، ڕاستە گرەیەکە زۆر گەورە نیە بەڵام قوڵە و زۆر نزیکە لە خوێنبەری گورچیلەوە، بۆیەوە پێویستە کات کە گرێەکە و گورچیلەکە بە یەک کات لابەرین. هەر بۆیە لە ڕێگەی ناوسکبین واتە ئەمەری لاپرۆسکۆپ و لەسەر ڕێگەی چەند کوونێکەوە ئێمە هەوڵ ئەدەین گورچیلەکە لابەرین. لەخوای گەورە داواکارین بێتە شیفای نەخۆشەکەمان و ئێوەش ساغ و سەلامەت بن.